والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، خی گەورە تاعات و عیبادەت لە هەموو لایەکمان قبوڵ بکە. ئەمڕۆش بخاتە سەر تەرازووی چاکەکانمان، ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەکمان وەرگێ، ڕۆژی مانگی ڕەمەزان و شەوانی ڕەمەزان لە هەموو لایەکمان نوێژەکانمان لێ قبوڵ بکە و قورئان خوێندن و چاکە و چاکەکاری ئەم مانگە پیرۆزە لە هەموو لایەکمان وەرگێ. پەروەردگار بۆ خاتر گەورەی خۆی و میهرەبانی خۆی ڕەحم بە هەموو لایەکمان بکە و لە مردوەکانمانش خۆش بێ. اللهم ئامین. ڕەمەزان مانگی تەقوایە. چینە سەر ئەو بابەتە ئەمڕۆ ئینشاءالله. تەقوا یعنی لە خواترسی. تەقوا یعنی لە خواترسی. ڕۆژوش هاتووە بۆ لە خواترسی زیاتر نێزک بینەوە. یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بۆی بەم ڕۆژوە نێزک بینەوە لەخوا. یعنی ڕۆژوو ڕێگایەکە نێزکمانەکاتەوە لە پەروەردگار جەلە جەلالوهو. تەقوا یەکێکە ئەو کەسانە کە تەقوایان بێ زیاتر لەخوا بدەرسن خۆشەویستی خوان. ئەو کەسانە خوا خۆشیان دەوێ. ئیمامی عەلی فەرمایشتێکی زۆر جوانیە، پێناسەی تەقوامان بۆ ئەکا بە جوانی لە چوار خاڵە پەیوەستی کردووە. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ تەقوا ئەمەیە: الخوف من الجليل والعمل بالتنزيل والقناعة بالقليل والاستعداد ليوم الرحيل. كاتليان برسي تقوى چیە؟ ئەمەی فەرموو ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. الخوف من الجليل ئەوەیە کە ئەو ئینسانە و مسلمانە ئەو ئیماندارە ئەو کەسە زۆر لەخوا دەترسێ و بەڕاستی لەخوا دەترسێ و لە خراپە خۆی دوور ئەگرێتەوە. ئەمە یەکەمیان. هەر کەسێک کە خۆی گرتەوە لە خراپە و لە چاکەش بەردەوام بوو، بەڕاستی یعنی لەو کاتانەی کە بینی خۆی و خوایە، ئەوە گرنگە لەناو عامی خەڵکینە. الخوف من الجلی یعنی بە تەواوەتی بە جوانی ئینسان لە خوای گەورە ترسێ، گوناحەکان ئەنجام نادا، چاکەکانش ئەنجامەدا. ئەمە نیشانەی تەقوایە. دووەمیان العمل بالتنزیل. دووەمیانش ئەوەیە ئەو کار و ڕێسایی کە خوا دایناوە بۆ مرۆڤ ئەم بە دڵێتی و ئەنجامی ئەدا لە ژیانی خۆیە، لە ژیانی یاسایی خۆیە. یعنی هەر شتێک خوا وتێتی ئەمەلی بۆ ناڵەقێنێ، بۆی باسکەن بێژە بەخوا ئەگەر وانە بواە باشتر و ئاوا بواە بخوا. ئایسە زۆر جارە وەڵێن بەخوا بۆم زروفە لەوێ نەگونجێ. هەموو شتێکی خوا گونجێ بۆ مرۆڤ ئەم زروفە، چونکە زروفانی پێشی ئێستا لە ئێستا خراپتر بوون و گونجاوشە هەموو شتێک. بۆ نمونە ئێستاژن کاکە ئیسلام غەدری کردووە لە کەسێک ئەگەر دزی بکات دەستی بڕۆ. لەم کوردستانە یەک کەس دزی بکات دەستی ببڕی کوڕ نییە دوایەوە دزی بکە، ئیتر نایکە. حکمی ئیسلام نەماوە، بۆیە خەڵک بە کەیفی خۆی دزیەکە. ئەگەر تەماشاکەی هەموو عقوبەکانی تر، من قسەیە بە تۆ بکەم، یە قسە لە دەمم دەرەچێڵێم کە حاجی وایە فلان وایە، ئەم قسەی من ئەبێ چوار شایەت ئەمە بێ، چوار شایەت نەبێ ئەم دێنن لە بەردەم خەڵکە باجی ئەو قسە ئەدەم. خوا دوای من ئەگە ئەمە بکرێ کەس واکە کە قسەکە نایکە، کەسیش ناڵێ. تا حکمەکانی خوا گشتی لە جێگای خۆیەتی، ئەمە حدودە. تۆ مافی بەرامبەرەکەت پێشێ لەکەی خوا حەدی دانابۆت، ئەبێ لێرە ڕاوستی نەچیتە ودیمەوە. یاسای خوا هەمووی ڕەحمەتە بۆ مرۆڤ، هەمووی ڕەحمەتە. دیمی ئەی دیمی مەبینە، ڕاستە هەندێکی سزایە بۆ بەشەر، بەڵام پشتەکەی تەماشاکەی عاقیبەت خەیریە بۆ ئەم بەشەرە، چونکە ئەم بەشەرە وەکانە الئینسان عەجوولە. ئینسان عەجوولە، ڕێگا دەرئەچێ، ئەبێت جارجار بێنیتەوە بێتە سەر ئەو ڕێسایی کە خوا دایناوە بووی. هەندێک هەیە بە قسە دێت، بە قسەی خۆش دێت، هەیە بە قسەی خۆش نایێت. شخصی وایە هەتا بەیانی پێ بڵێ خوا وا فەرمێ، پێغەمبەر وا فەرمێ، کورە کاکە ئیسلام واڵێ، کورە کاکە ئەمە خراپە، کورە هەزار و یەک پیاوی ڕیسپی تەکلیفی لێکە ئیسفادەینێ. ئەگەر بێلی بڕوا لە سەری خۆی خوا، سەری دەوڵەکەی خوا، سەری وڵاتەکەیشی خوا. ئەمە چی لێ بکەین؟ ئەبێ یاسایەکی بۆدانێ، ئەو یاسایە بۆ نەڕاتە ولاوە. ئەوەی خەتەرە هەمووی. بۆیە دووەمیان العمل بالتنزيل، يعني کار بکە بەو ئیسلامی کە خۆی پێیەتی. هەر مرۆڤێک ئەزانێکی چاکەیە کاری پێ بکە،
هەر شتێک خراپە نەک بە هەوا و ئارەزووی خۆی ئەبێ ئێمە هەوا و ئارەزووی خۆمان بخین بەلا شەرعش بخین بەلا القەناعەة بالقەلیل قەناعەتی هەبێ چەندێک کەم بێ چەندێک ژیانی بەو بەشەی کە خوا دایە پێی ڕازی بێ ئەمە ئیمانداری ڕاستەقینە ئەوە یەتر یعنی دائما ساعت حڵپەنەوێ فڵان کەس بوونە دەوڵەمەنە فڵان کەس ئەو نێگەری منش ئەو نم بێگەری منش نا خوای گەورە خۆی چاکەزانی ئەوەی کە خوا دایەتێ من قەناعەتم پێدی خوا بەرەکەتی تێخە وەک ئەو کەسانە ئەژیم وا لە من دەوڵەمەتر بەڵام ئەگەر قەناعەتم پێی نەبێ با هەموو دنیای من بێ سێرەکەی سوبحانەڵڵا ئاسوودە نیم لە پاڵێ چونکە قەناعەتەکەم نییە قەناعەتم نەماوە چوارەمیان والاستعداد ليوم الرحيل خۆی ئامادە بکە بۆ ڕۆژی قیامەت ئەم چوار خاڵەیە یعنی خۆی ئامادە بکە بۆ ڕۆژی دوایی ڕۆژی قیامەت یعنی ئەوەیە لەخوا بترسێت کردەوە بکە بۆ عەمەلە جوانەی کە هەیەی ئیسلام فێری کردووە قەناعەتی بێت چوارەیان خۆی ئامادە بکە بۆ ڕۆژی دوایی ئەمە ئیمامی عەلیە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەمە نیشانەی کەسێکی تەقوادارە ئەو کەسەی کە زۆر لەخوا ترسێ ئەمە عەلاماتێتی هەر کەسێ ئەوێتی زۆر لەخوا بترسێ بە ئەم چوارە جێبەجێ بکە ئەم چوارە جێبەجێ بکە نیشانەی لەخوا ترسیەتی بەڵام ئەگامامە نەبوو مرۆڤەکان زیادڕەویەکەن دەرەچن تۆغیانەکەن تەقوا نەبوو تۆغیانەکەن ئارەزووی خۆیان نەخەنە پێشی هەموو شتێک حەز و ئاواتی خۆیان نەخەنە پێشی هەموو شتێک ئەم ئینسانانە وایان لێ دێ مەسلحەتی خۆیان نەخەنە پێشی هەموو شتێک بۆیە چونکە لاچوونە لەو ئەسڵەی کە خوای گەورە دایناوە ئەبێ ئینسانی موسڵمان ئینسانی بڕوادار وریا بێ چونکە ئێمە لاماندا لە شەرع و کاتە پێچەوانەکەیە بێ سنوور ئەبەزێنین سنوور خوا پەنەماندا چونکە خوای گەورە وانەشی خۆش ناوێت کە سنوور ئەبەزێنن ئەو کەسانی خۆش ناوێت کە سنوور ئەبەزێنن گرنگی تەقوا لە چیە لە ژیان چی ئەم بابەتەی کە ئیسە من باسێکم یعنی چی ئیسپادە هەیە بۆ ژیانمان ئەگەر جێبەجێکەیت یەکەمیان گەورەی تەقوا لەوەیە ئین الله مع الذین اتقوا والذین هم محسنون خدای گەورە لەگەڵتایە لە کاتی خۆشی لە کاتی ناخۆشی ئەگەر لەخوا بترسی ناخۆشیەکانت بۆ ئاسانەکە خۆشیەکانت بۆ فراوان دەکە بەڵام ئەمە ڕاستیەکی ئەوێ لە دڵەوە وەخۆی بێ دووەمیان بە بۆنەی ئەم کارەوە تەقوا و لەخوا ترسی چیمان دەستەکەوێ هەندێک خاڵ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب بەبۆنەی ئەمەوە خوای گەورە هەرچی تەنگانە و موسیبەت دێتە سەرتا خوای گەورە ئاسانیەکە و دەرت ئەکالی ئەتپارڕێنێتەوە ئەتپارێزی دووەمیانە فەرمێ ئایەتەکەی خوای پەروردگار ويرزقه من حيث لا يحتسب لە شوێنێکەوە ڕزقت بۆ تێ خۆتش نازانی خوا خۆی نێرێ یعنی وەک شتێکە دۆزیتەتەوە چونکە بۆ تۆ پشتت بەخوا بەست خوا ئەنا لە دڵ کەسانێک ئەگەر لە فکریانەژنەوە ئەیخاتە فکرت بۆی یارمەتی تۆ بدە ئەگەر نەدار بێگە هەژار بێگە فەقیر بی یا خەڵکێک هەر لە خۆی دێ حەزەکە یارمەتی تۆ بدە ئەکەوێتە گڕ ئەژێتە ئامێژێتە ئەو بۆ ئەوەی یارمەتی ئەم پیاوە بدە هەر نوقسانێکی هەبێ لە هەر شتێکە ومن يتق الله يجعل له من أمره يسرا سيميان خوای گەورە هەموو کارەکانت بۆ ئاسانەکە کاری قورس ئاسانەکاتیە چوە خاڵی سێهەمان ئەو سیانە پێویستە بە یەک خاڵەوە بە بۆنەی ئەوە خوای گەورە زانیاری و علم و قسەی حەکیمانە و زانستیت پێ ئەدا سێهەمیان واتقوا الله يعلمكم الله لەخوا بترسە خوا فێری زانست و علم و قسەی جوان و قسەی چاک و شیرینت دەکا خاڵێکی تر لەوانە فێری خۆشەویستی و دڵسۆزی و یەکڕیزی دەکا ئەم بابەتەی کە ئێمە باسی إن الله مع الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا کەواتە فێری چی دەکا دڵسۆزی خۆشەویستی های سێمە چەندێ مرتاحین هەموو شوێ چاوەڕێکەین تەراویح بکەین بۆ حەزمان پێیەتی هەموو نوێژە حەزەکەی نوێژەکەی تر بێ حەزمان پێیەتی چونکەوە ئیمانە پاڵمان پێوەنا شەیطانەکان بەسراوەتەوە ئیمان پاڵمان پێوەنا حەزمان لە عیبادەتە چەندە عیبادەت بکەین هیلاک نابین چەندە عیبادەت بکەین لە ڕۆژانی تر هیلاکە بین
لە ساڵانی تر مانگانی تر ڕۆژانی تر بەس لە ڕەمەزانە هیلاکبوون نییە. هایەوەران سێرکە تەماشاکە چەنێ دەی دەڕوا هیلاک دەبێ بۆ شتی دنیاییان قیامەتیش هەردووگی، بەڵام حەز بە هیلاکی ناکەی، حەز بە ئازار ناکەی، چونکە بۆ ئەوە ئیمانێکە دەفع دەکە. ئەگە تەقواداربی پلەی یەکەمی لای خوا لەناو مەخلوقاتە پلەی یەکەمی. ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، ئەو کەسەی کە زۆر لە خوا ئاترسێ ڕێزدارە لای خوا، یەکەم کەس، ئیتر باقی ئەکەوێتە دوای تۆ. بەهۆی تەقواوە حەق و نەحەق لە یەکەکەیتەوە. کە تەقوات هەبوو لە خوا ترسیت هەبوو، خوای گەورە ڕێگات پێ پیشانەدا، ئەزانی ئەمە حەقە ئەمە نەحەق، تێکەڵی ناکەی حەق بکەیتە نەحەق، نەحەقش بکەیتە حەق. بە بۆنەی ئەمەوە خوای گەورە فەرمێ إن تتقوا الله يجعل لكم فرقانا. فرقان يعني حق وباطل، حق بن حق جاي دكاتوا هردوي ليك خالقي ترمان لوانيك واستفاده بو جيان من تقوى داربين كارو كردار من خواي گەورە ببوني تقوى كمان ورما وريدگري إنما يتقبل الله من المتقين. خواي پروردگار فرمي وريدگري وكي قابيل وهابيل كأوبو شتێکی تەقدیم کرد بۆ خوا، خوای گەورە وەریگرت، دوایش لەسەرەوە ئەو بوو براکەی کوشت. خاڵێکی ترمان لەو خاڵانە ئەوەیە کە ئینسان کە متەقی بوو هەموو شتێک بۆ ئەم مرۆڤەیە لە کۆتاییدا ژیانە، و هەموو شتێکش بۆ نمونە تەماشا بکەین ئەوەیە کە ئینسان دەستی دەکەوێت لە پاڵی لە خواترسیە. والعاقبة للمتقين والندامة للظالمين. واتا دواییە هەرچی کار و کرداری باش و چاکەیە ئەم ئینسانە کەچی تووشی خەیر و باش دێ لە قیامەتە بە تایبەتی. ئەمجا پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام پێمان ئەڵێت بۆ خۆتان شتێکەیە وەریگرین، تەزەوەدوا فإن خير الزاد التقوى واتقون يا أولي الألباب. بۆ خۆتان تەقوا کۆکەنە، چونکە تەقوات کۆ کردەوە واتە هەموو ژیانت تەقوا کۆ کردەوە. تەقواش لەکوێیە؟ لە دڵایە مسلمانەکە. التقوى ها هنا 3 مرات كما قال النبي صلى الله عليه وسلم. پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم لیان پرسی تەقوا لەکوێیە؟ ئەوتی لە دڵایە. سێ جا ئیشارەتی کرد بۆ سێنگی مبارەکی، چونکە ئێمە نازانین کێ تەقوادارە و کێ تەقوادار نییە. بە شکل و شێو و ڕەنگ و ئەمانە نییە، ئەمانە هیچ ناخواتە، بە هەیکەڵیش نییە، بەوش نییە. تەقوا لە دڵایە، کەس نازانێت. لەوەی ئێستا کەسێک لە ناو ئێمە کەسمان نەیناسی، لە من و لە جەنابتان و لە گشتمان تەقوادار بێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام کەسی وایە لەو ئەقسەم عەلە الله لەئەبەڕەه، سوێن بخوا لەسەر هەر شتێک. ئیماندار مسلمانی وایە سوێن بخوا لەسەر هەر شتێک کون فەیەکون، خوا بۆ یەکە، چونکە تەقوادارە. کون فەیەکون شخصی وایە، یعنی ئەمەنە خوای گەورە خۆشی گەرەکە هەر داوایەک بکە ئەمریکا. ئەوش لەکوایە؟ بە تەقوایە، دڵایە. ئێمە نازانین، کەس تەفزیل نادەین یەکسەر کەسە، کەس لە کەس چاکتر و باشتر نییە. ئێمە سێرەکەین نەحکوم بالظەواهر، ئێمە سێردەشتەوەکەین لە ناوە چی هەیە خوا خۆی زانی. ناو عید خوایە، دەرەوە شایەتی بۆ دەرەوە دەین. کابرا ئیماندارە، بەڵێ مسلمانە ئیماندارە، نوێژەکە، ڕۆژۆگرێ، زەکاتەدا، حەجەدا، ئەمانەیە. بەڵام لە ناخی چی هەیە نازانین، عید ئێمە نییە. چونکە تەقوا لە دڵایە. ئینسانی متەقیش خوای گەورە یەکێکە لەوانە خۆشەوێ هەموو شتێکی بۆ ئەکا، هەر داوایەکش بکا لە هەرچی شتێکە. ئەم ئینسانە، ئەم مرۆڤە خوای گەورە بۆی دەکا، چونکە لەگەڵ خوای خۆیان ڕاستەکە. چونکە پێغەمبەری خواشت لەو حەدیثە فەرمێ عەلەیهی سەڵات وسەلام سوێنش بخوا لێی وەرەگرێ. ئەها پێغەمبەری خوا خێمە یادتان لەناو سەحابا دانیشت، ئەو حەدیثە گەتەمێ ڕاوەستین لەسەری ئەو سەحابانەی کە لە دەوری پێغەمبەر دانیشتون، گشتیان کیباری سەحابە بوون، گەورەی سەحابە بوون. ئیمامی عومەر، ئیمامی ئەبوبەکر، سەحابەکانی ئەوانەی کە موژدەیان پێدراوە ئەهلی بەهشت. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات ئیسا زەلامێ دێتە ژوورەوە، جفتێنە عەلی پێوەیە، دوو لە ڕووجەناب جفتێنە عەلی پێیە، ئەوە ئەهلی بەهشتە. ئیتر ئەوانش چاوەڕێیان کرد ئەبێ بێتە ژوورەوە، مە کێ بێ؟ ئیمامی عومەر بێ، ئیمامی ئەبوبەکر بێ، ئیمامی عەلی بێ، ئیمامی عوسمان بێ، سەحابەکانی تر بێ. تەماشایەکەن کابرایەکە
کەس نایناسێ سەحابەی پێغەمبەر نایناسێ سێرکە تۆ تەماشاکە لەمەوە بێ ئێمە بزانین دوایە ئەو سەحابەیەک چووە لای و چووە ژێر دەستیەوە وتی من حەزەکەم لەگەڵ تا بوومەوە قسەکە درێژە دووسێ شەو لە ماڵێ ماوە و بینی و هیچی نەما سێری کرد تەماشاکە بزان پیاوە چییەکە و بۆی ئەمش بیکە و مژدەکەی ئەو بەری ئەمشکەوە و دوای ڕۆی بەلای پێغەمبەری خوا و تێ پێغەمبەری خوا ئەم پیاوە بە قورئان هیچی نەکرد خو هەرەوەیە نوێژەکەوە تێتەوە ڕاوەک ئێمە خەوێوەک ئێمە خوا ئەوەیە بەڵام بەلەوەی بێتەوە لە پیاوەکەی برسی ئەو پیاوە بەڕێزە کە موژدەی پێدا ئەو سەحابیە موژدەی پێدا بوو موژدە بەڵام سەحابی لە ناو ئەسحابە مەشهور نەبوو ئێستا شەروای گێڕینەوە تەماشاکە هەتا ئێستاگە لە حەدیثش نهاتوە زۆر جار بێژین ئەو سەحابەی کێیە ئللا لە چەند کتابێکە ناوش قسەی لەسەرە بە دەقیەکی صریح و صحیح پێمان ناڵێەوە کێیە وتی وەڵای من هیچم نییە بیکەم هەر نوێژەکەم وەکیەوە عیبادەتەکەم بەڵام ئەوەی ئێمە سەرخەمە سەر سەنیاکە بەڵێم خوایە لەبەر خاتری تۆ گەردنی هەموو موسڵمانە ئازارێ سێ چی کارێت خۆ لای ئێمەی سەمە باسکەین زۆر ئاسانە هەر لەبەر خاتری تۆ خوایە هەموو شێوەگەردنی موسڵمانە ئازار گشتی یعنی تو ئەم ئەرکە ئەمەی کردووە پێغەمبەری خوا جارە نهاتەتە ژوورەوە ئەڵێ پیاوێک دێتە ژوورەوە هەلی باشتە دوور کات نوێژەکەوە ڕوا بەهانی تێ دێژە پیاوێک دێتە ژوورەوە هەلی باشتە تێوە ڕوا دوو سێ جا موژدەی پێدا کەواتە ئەمە چی وای لێ کردووە ئەم پیاوە متەقیە لە دڵەوە با خەڵک نەیناس خەڵکی متەقی وایە الئەتقیا الأخفیا پێغەمبەری خوا فەرمێتی ئەوانەی کە متەقین حەزەکەن خۆیان بشارنەوە دای موساعات حەز ناکەن خێرەکە حەز ناکە کەیس بێ تخوا باسی مەکە شتێکەکە تخوا باسی مەکە ئەوە کە تخوا بکە حەز ئەکا خۆی طەبیعەتی وایە پێی خۆشە ئەمەیە بۆی خوای گەورە فەرمێ یا ئەیوهەلەذینە ئامەنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون ئەم شتێکی لەو سیفەتە جوانانەیە کە ئینسان متەقی بێ خوای گەورە ئێمە و ئێوەش بکاتە کەسێکی متەقی و لە خوا ترس خوای گەورە ترسی خۆی بخاتە دڵمانەوە بینە کەسێک خوایەکیان لێتە پاڕێنەوە لە قیامەتە لە ڕیزی متەقین دامان بنەی خوای گەورە لە من و ئێوەش خۆش ببێ و عیبادەتی مانگی ڕەمەزان قبوڵ بکە و صلی الله علی محەممەد وعلى آله وصحبه أجمعين